بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش کاروانی دەرسیدن پێشکەشکاری بەشی کوردی تەلەڤیزیۆنی پارتۆ بۆ پێشکەشکردنی ئەم بەشە لە بەرنامەکان لەگەڵتانم لە ئیستودیۆ بۆ ئەم بەشە لە بەرنامەکانمان هاوڕێ عەبدوڵڵای دارابی میوانمانە پێشەوەی کابڕۆمە سەر ناوەڕۆکی بەرنامە پێم خۆشە بە خێراتنی هاوڕێ عەبدوڵڵای دارابی بکەم و دواتر دەچمە سەر ناوەڕۆکی بەرنامەکەمان. هاوڕێ عەبدوڵڵا بەخێر بێ بۆ ئیستودیۆی تەلەڤیزیۆنی پارتۆ. سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویست. سپاس بۆ تۆی شاوڕێ عەبدوڵڵا. بینەرانی خۆشەویست، هەروەک ئەزانن ئێمە مەجموعەیەک بەرنامەمان بووە لەسەر ئەوزاع و ئەحواڵی عێراق بەگشتی و هەروەها کوردستان لە درێژەی بەرنامەکانمان پەیوەند لەگەڵ ئەوزاع و ئەحواڵی هەمە لایەنەی عێراق و هەروەها کوردستان لەم بەشە لە بەرنامەکە داوامان کردووە لە هاوڕێ عەبدوڵڵا لەگەڵمان بێت و وەکو یەکەم پرسیار کە ئاراستەی هاوڕێ عەبدوڵڵا بکەم لێ ئەپرسم کە لە دوای نەمانی حکوومەتی بەعسەوە و ڕووخانی حکوومەتی بەعس هەمەلایەنە بواری ئیقتصادی و سیاسی عێراق بەگشتی و کوردستانیش وەک بەشێک لە عێراق دووچاری ئەو بوحرانە بووە و هەروەها لە درێژەی ئەو بوحرانە لە عێراق دروست بووە سەرهەڵدانی کۆمەڵێک جەریاناتی ارتجاعی لێکەوتووەتەوە. هاوڕێ عەبدوڵڵا با بۆچوونیەوە بەگشتی ئەوزاع و ئەحواڵی عێراق لە حاڵی حازرا چۆنە بینە؟ حاڵی حازر پەیوەندی بینە بە تاریخێکە کە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە لە عێراق گوزەراوە. وەگەرنا لێرە دەستی پێ بکەین لەوانەیە بەشێک لە بینەرانی خۆشەویست بەتایبەت ئەوانەیان کە نەوجەوانن و یا جوانن ئەم تاریخە باش نەزانن. یادەوەری یەکەم بۆەوە کە ئەوەی کە ئیسا بووەدا ماحەسەڵ و مەحسووری دەورەیەکە کە لە سێدەهەی ئەخیرە گوزەراوە. بوحرانی عێراق تەنیا لەو دەورەوە کە سەدام حوسێن و یا ڕژیمی بەعسە بوو خاوە دەست پێ نەکردەوە ما قەبلی ئەوە دەستی پێکردەوەیش شەڕیان عێراقە. وەختە جمهوریی ئیسلامی دێتە سەرکار یەک دوو ساڵ دوایەوە شەڕیان عێراق دەست پێ یەکا دەوێ اقتصادی عێراق بە تەواوی ئەخرێتە خدمەت شەڕ و وەزعی اقتصادی و وەزعی ژیان و گوزەرانی خەڵک بەگشتی لە عێراق ئەخراوە بێت. ما قبلی ئەوە لەوای اقتصادی ئەوزاع ئەحواڵی جامعەی عێراق هەم بە کوردستان و هەم بە مەباحشەکانی دیکە وەزیان باش بووە. ئەو شەڕە ساڵها ملیاردها ملیارد دۆلاری بۆ خۆی سەرفە کرد و سەرفی ئەو شەڕەیە کرا و دەرنەتیجە وردە وردە بناغەی اقتصادی ڕژیمی بەعس و یا بڵێن عێراق کە ئیستێشی تایە دەست بە هاوڵینەکە و وەزی خراپە بێ. بەڵام بەمەشە تەواو نابێت. دوای شەڕی عێراق و سوڵحەکە لە بەنێران عێراقا کرا شەڕی کوێیت دەست پێکا و بە شوێنی شەڕی کوێیتیشا شەڕی یەکەمی خەلیج کە بوشی باوک فەرمانی بۆمبارانی ئەوە عێراقیدا و شەڕێکی قورس و کەم نەزیر لەو تاریخەوە یان لەو مەقتەعە تاریخیە لەگەڵ حکوومەتی بەعسا بوو کە بەشی هەرە زۆری لە هێزەکانی لەو کاتە نابوت کرد و بەتایبەت کاتێک کە کۆیت گیراوە و لە گەڕانەوە و پاشە کشەی نیرۆکانی بەعسا بەشی هەرە زۆر بۆ وەسیلەی سلاحگەرێکی شیمیایی و یا سلاحگەرێکی مۆدێرنی ئەو کاتەی ئەمریکا و غەرب بەرەقەرە ئەو هێزە نابوت بووە. وردە وردە شیرازەی کۆمەڵگا لەبارەی ئەقتصادی و ئیجتیماعی و وردە وردە ڕەچاو کەوت و بەرچاو کەوت کە بەبوون ئەم شەڕە و ئەم دووسێ شەڕە لە بەشوێنیەکە بناغی اقتصادی جامعە و هەروەها شیرازەی جامعە کە 10 ساڵ یا 15 ساڵەوە پێش جۆرێکی تر بووە بە کوردی تێکچێت. و دوای ئەوەی شەڕی 1991 کە شەڕی بوش کوڕی بوش بە ئیسلاح ئەو کاتەیەکەی بۆ یەکەم جارێ هێزە کوردیەکان و یا ئەحزابی ناسیۆنالیستی کورد دێرە مەیدان و وەکو تەنیا نیرویەک لە عێراقا هاوکاریەکەن لەگەڵ ئەمریکا و هاوکاریەکەن لەگەڵ ئیتحادی ئەوروپا بۆ شەڕ لەگەڵ عێراقدا. ئەوە لە کاتێکە کە ملیۆنها ئینسان لە سەرتاسەری دنیا هاتمە نێو شەقامەکان هاتمە نێو جادەکان حتا بە شەو و ڕۆژ دەها ڕۆژ مانگها بالاخره خەڵکی ئەترازی کرد لە سەرتاسەر دنیا بە میلیارد خەڵک ئەترازی کرد
كم شهر نبي مشهر مالويران كلا مشهر شيرازي كومالجا ليك أشرنا مشهر شرقي أو ستة ولا خاور ميانا بنهاية تأثير مخربك أتستكم الجاي إنساني جوان لداو بالأخرى وشرنا كبران دو جريان كرد أو كاتا مناو يكتين اجتماعي مناو بارتي ديمقراطي كردستان أوان يعني دري أمريكا دول الغرب ونبو شركة النقل صدام حسين أما أنا مجموعة مشتانا أم تاريخنا أم تاريخ إخواننا أم تاريخ فرق رشانا كبزاري خلطة أبوه بعد ذلك الشيرازي كومالجالة بشرك نك اقتصاد خرابت خرابون اقتصاد ويا كودي بس الاقتصاد أقربت ممكن بس صلاة شاكو بيت رامت الشيرازي كومالجال ليك أشرت منابع التوليد بكل ليك أبسيد أو كاتا أو كاتيك دوكراكي وهروها بلحازي جيانيشو سوتماني شركيش دوشاري خلقي كريكار زحمة كيش هو خلق القرباني أو خلق السوتماني أو شر وبحران وقيران السياسي واقتصادي واجتماعي جابوي أوي كإساء وجودي هس وإساء أوي كفرير محوري تلو برشاوتر في أنا داعش هم محصولي ودوراني هذا الشر محصولي أو زاحوريك بس عراقاتها محصولي الشرائط شيء زورنا على بار كبصر نتني علاقات وبركم ما باقي ولاتين دور بيش غير داعش بأم شرانا وبأم تاريخ الرشانة كخلقانيان دولة كان ولا رأسه أمريكا دولي غرب لرأسه وشوينشا دولتان دول بر وبتايبت إيران كعمشة لكميني وابوكا دواي شر إيران يراب بتوانا حقي خوش سينما صدام حسين ورجيم بأس هذا ميدان وخدي أو شر وبعد ذلك حكومتي نوعي إيراني ويا حكومتي شيعي نوعي إيران وبابتي الدولة الجمهورية الإسلامية لأرى قدام الزيانات أو هزاني كأو كاتبه خوي موي أو دوسدها خوان دست بروردو دست كردي جمهورية إسلامية أو كأن داعش بمشيوه تواري أو أحزابنا كأو صردم على إيران أقول أو أنا حكام كان بخوي داعش يدمك أو صردم كيش أم داعش هاتنا ميداني ولا قتل عام ولا كشتار ولا برسي كبنو النهامتي والروج شيء خلطة بجداري عندك هاتنا بيشر بويا بشر هم داعش أم داعش يعني خالقي أصلي أم داعش أنا أساسا الجمهورية الإسلامية وأنا أخوي شيء كبرورديانا كدينا بقومتي جمهورية الإسلام بقومتي دولي غرب وأمريكا دينا حاكمية أو الروج الرشية كإسلام العراق موجودة أنا جيت العراق حتى كردستان جيت إحساسنا كحاكمية الوجودية دصلات وجودية ألترناتيف النية أو بدصلات اللابات العراق مطلقا وجودية لا هم ترى قدر العراق شو وزنتي بسرعته خذي العراق ندولتي هس نبرلماني هس نحاكميتي ندصلاتي هس لبين دول الغرب ولبين إيران كشمكش قوية جماعة خريج ما نقدر جماعة الشر كان اللي برلمان جماعة السنية كان حصل بالآخر نقدر كون رأسي كان داعش كان دروس كده يعني ويا دروس كمان لأن خذي إيران ولا دول الغرب أما أوشتيك يا أخي خلقي قشت العراق بهم بشكاني بشمالي وسطه جنوبه بالآخر خلق كده من دي موزيتهم وغير بالروجة يعني أويك السمار وخساري كما العراق بريتي لكشتان بريتي لنهامتي بريتي لبرستيتي بريتي لفقر فقر هي بجار بريتي أويك أمنية مطلقا وجودية العراق مطلقا وجودية أقل لكردستان كده طار هذيك فرقم باشترو فرقي هذا طبعا شو نقطة كايدة مش وجودية أو كم محورية شغلة أو كتلفزيون كان بديان تلفزيون عربي وكردي وأمانة بلاوي كانوا مسألة الشر محوريتين الشر جاني نكبتي ونعمتي وروجرشي أمانة بوخري أما يرسالي السيماي يستي عراق وبتورو خاصي ورسالي السيماي يستي كردستاني عراق. هؤلاء درنجامي سيدها بشيونا لأنه العراق شر وهروها درنجامي شر لأولاتا. آيندي أولاتا برمكيورا. آيندي أولاتا تا بكردكي بلميان جملة أنا تا سجوري بدأ جمهورية إسلامية سجوري بدأ غربوبيت بنزل من رو وزيتي خاطر بلما رشتر بلما برنامج تيجو برمشقة بليسته
بۆچی ئەلان جمهوری ئیسلامی بۆ خۆی لەلایەکۆ هێزی دروست کردووە خۆی ڕەهبەریەکە خۆی هەدایەتەکە خۆی سازمانداوە حەشدی شەعبی یەکێک لەو هێزە گەورانەیە کە ئیسا شەڕی لە سڵاو قورآن لەگەڵ داعشا پێیەکە خودی ئەمە ئەگەر سۆزی ڕۆژ مووسڵ گیراوە و داعش پاشە چێت کرد لە کوردستان عێراق ئەوەڵین هێزە لێ بۆ هێز وەسەر کەرکووک ئەمە شتێکە کە تەواوی ئەحزابی ناسیۆنالیستی کورد هەمویان ئاگادارن خەڵکی کورد ئاگادارن و تا ئیسەی چەندین جار حەشدی شەعبی لە دووسفورمات و دەوروبەری کەرکووکە ممانعەت و مشکلاتی عەدیدە و تەقە و لێکدان و کوشتن و بڕینی بۆ خەڵکی کوردستانی عێراق فراهم کردووە ئەمە لە کەمینایە بەڵام ئێستا چوون مەسەلەی داعش مەحوەریترە و ترسی زۆرترە و مشکل و مانای عومدەیە لەسەر ڕێگای هێزەکانی عێراقا ئەوان جارێ کارە ناکەم بەڵام لەگەڵ نەجاتی هەبوو حەشتی شەعبی دروستکراوە کە ئەوەی قسەیەوە کە کەرکووک این دەوڵەتی مرکزیە كركوك خارج القوانين لقاعدة وقوانين مادة صدوشين كأبي خلق كل به بنابراين أنا أوشتنك بوجودي نيروهاي دول الغرب وأمريكا العراق بيوم وجودي جمهورية إسلامية العراق بأشكال نبأ بمخفي ودخلت غير راس تقوان لحاكمية ودصلاته بون هنا يستهزئ ما نقول لا برلماني عراق بإصلاح وشبر بإصلاح ودي شنو حكم بدنا معه أما باش كيف بدأ الجمهورية الإسلامية هذا دابا وأنا ديك ما بعد أوان برو غير ما بعد أوان برو نكاش تا أورا دبا أشكرا وقستا خانة الجمهورية الإسلامية دخلتي كدوة هذه هذا راس تقو خليك بكاركا وجوا أمريكا ودول غير بمشي خاطر زمانی ویلویه لسر سرمایه گذاری کردووە کوشتەی بۆ داوە پارەی بۆ خەرج کردووە ملیاردیشی لە نەوت و سامانەکانی گشتی ئەو وڵاتە هەڵگرتووە ئەمانە تقریبا عێراق جێگەی ڕەمبازدنی ئەمانەیە عێراقێک کە خەڵکی عێراق تیا بژی ئێستا بە شیعە و سونی بە هەرچێک کە ئەوان بۆ خۆیان بەو ناوانەوە ناوێبن وجودی نییە وەختێک داهاتێک ڕۆشنە توانین تۆ چەشمەنداز لە چەشمەنداستا بێت کە بەلەخێر سەر بژی بەدەست خەڵکۆ بێت حاکمیت و دەسەڵات بەدەست خەڵکۆ بێت چارەنووسی خەڵک خودی خەڵک ڕەقەبی لێ بەڵام بەم شێوە ناکەین هاوڕێ لە مابینی قسەکاندا من ئیشارەدا بە بارودۆخی ئەوزاڕ و ئەحواڵی عێراق بەگشتی کە ئێوە بە دروست بەشێک لە کوردستانتان باسکرد ئایا چارەنووسی داهاتووی کوردستان ئەتوانێت جیاواز بێ لە گشتی ئێرە یا نا چارەنووسی کوردستانیش گرێدراوە بە مرکزۆ و ناتوانێت لە چارەنووسی ناوەند و جنوبی عێراق جیابێت بەلەوە ئەمە باسکەم کە چارەنووسی خەڵک چۆن لە کوردستانی ئەتوانێت ڕقم لێ بدرێت و حتا خودی عێراقیش خۆی بۆ خۆی کردوە سەر هێڵی خۆی ئەوەیەکە خەڵک مشکلی ئەساسی خەڵک چ لە کوردستان و چ لە عێراقا ئەحزابی حاکمەکەی موجودیانەیە دوای 25 ساڵ ئەحزابی ناسیۆنالیستی کورد نیشانی دا هێشتا کارەباکەی 24 ساعتە نییە نیشانی داش ئای پاکی نییە ئەمانە شتایەکن کە ئەگەر هەر دەوڵەتە هەر ئەحزابێک چێتە سەر حکم و 5 ساڵ لەسەر حاکمیت و دەسەڵات بێ ئەم شتە سەرەتایانە و ئەم شتە مەبنایی نەبێت ناتوانێت دەسەڵاتی بێ هێشتا شتە ئەوەڵیەکان کە دوای 5 ساڵ دوای شتە ئیسەژی نیستی بۆیە ڕۆژڕۆشی و نامەتیەکە ئیساتت بەرەوە تەواوی ئەحزابی حاکم لە کوردستان و لە مەرکەزیش سەهی منتیایە چ بۆ ئەوان تا ئیسا نیانویستووە بۆ خۆیان بچنە مەیدان حەدی ئەقەلەوە فەلەستین داوای وەکەن بڕۆن بەڵگێمە ئێمە نامانەوێت لەگەڵ ئەم بشیواکە لە مەرکەزە لە پایتەختە وجودی هەست بەلەخێر ببین و داوای سەر بەخۆییکەن حتا بۆ خۆشیان بۆ خۆیان بن بە دەوڵەتێن لەبەرەوە بەنظرم هاي مرة بدولة سويلة لقى الخلق الكردستاني عراق دەرگیرە بن و خەڵک زۆر چاکە ڕۆژی هەڵی سەدا لە دەورەی سەدا حوسێن هەموو ڕۆژیان کۆرپەی ساوان بچووکی تازە دەستمان پێکردووە لێمان گەڕنەم ساڵمان 2 ساڵ 4 ساڵ 5 ساڵ 10 ساڵتر بەخەر بەم ڕۆژە کەترێت دوای ئەویش هەموو هۆکارەکەی سەرنوشت و چارەنووسی ئازادی کوردیەکە سەرنوشت و چارەنووسی ئەحزابی حاکم لە مەرکەزە یەکێکە مەنافعیان یەکێکە بەرژەوەندیان یەکێکە در نتیجه به یکون با قازانجیانه امانه
دەستیان بەدەست یەکۆ بێ باشتر ئەتوانن مەنابعی ماڵی و مادی و معنوی خۆیان پێبگەن. بەڵام ئەگەر جواب بوو بن بەرابەر خەڵکە فەرزکە تۆ داوای دەوڵەتێکی سەربەخۆ کرد لە کوردستانەوە تەلاشی بۆ کرد و خەباتی بۆ کرد و ئاعترازی بۆ کرد و ئەم دەوڵەتە پێک بێت و بخرێتە ڕفراندوم و خەڵکیش دەوڵەتی سەربەخۆمان گەرەکە و ئانای منێتەوە ئەحزابی ناسیۆنالیستی کورد لەبەرابەر خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان عێراقە. ئەو کاتە شەڕەکە ئیتر ئەوە مەرکەزە و ئەوە پاتەختە و باموچەکەمان لەولاوە بۆ بێت و حکومان هێشتا لە مەرکەزە نەهاتووە و نازانم هێشتا بچووکین و کۆرپۆس ئەوانە نامێنن. بەڵام سەر باسی ئێوە ئێستا پارتی دموکرات باسی ئەو مەسەلاکە کە باس لە ڕێفراندۆمەکات و باسی استقلالی کوردستانەکە ئەو مۆزوعەوە چۆن؟ بەنظرمەوە کاتێکە لە مەقابل کارتێکی بازی شەڕی سیاسی لەبین ئەوان و دەوڵەت مەرکەزی عێراقا. بە چ معنایە؟ بەو معناکە کە ئەوان بڵێن ئەگەر ئەو 70% سەروەتی ئەو 70% سەروەتە کە ئەبێ مانگانە بیدەن بە ئێمە نەیدەن ئێمە سەربەخۆ بقینەکەن لە مەقابل ئەوانە شەڕەکەن لەسەر ئەو ئستراتێژیە کە خەڵکی کورد ئەبێ چارەنووسی خۆی بەدەست خۆی دیاری بکەوە جیان بێتون لەو شەڕ و مەینەتیەکە کە جمهوری ئیسلامی لەلایەکە و ئەمریکا و دووەری غەرب لەلایەکی دیکە و دەوڵەتی مەرکەزی عێراق لەلایەکی دیکەوە دای سەپانە من کولی خەڵکی عێراقا ئەبێ لەو چوارچێوە بێنن دەرەوە ئەوە نییە. نامێنێشە لەو مادڵاوان پێیان باشە بە نەفعیانە ئەمە مەسئلەی تەواو یەم شتانەش بەرژەوەند دیاریەکە قازانج دیاریەکە هیچ شتێ دیاری ناکە بەرژەوەندی ئەوان وایە کە خوان هەواڵ بە دەوڵەتی مەرکەزی و ئەم هەڕەشەوە ئەمەی هەڕەشەیەکە ڕەشێکی سیاسیە بەڵام مەزموع ناوڕۆکەکەی کوچە ناوڕۆکەی واقعی نییە چون زۆر هەرو دەرفەتی باشە ڕێکۆت بۆ ئاعزابی ناسیۆنالیستی کورد حتا لە فەلەستین باشتر بێنە مەیدان داوای سەربەخۆیی بکەن و چارەنووسی خەڵکی کورد و حتا خۆیشیان جیا بکەنەوە لە دەوڵەتی مەرکەزی. دەوڵەتی مەرکەزی دەوڵەتێکی هەڵواسراوە و دەوڵەتێکە کە جمهوری ئیسلامی دروستی کردووە ئەمانەی واقعی کەریمە. ئەیسەر تەرەفدارانی جمهوری ئیسلامی و خامانەی زۆرتر لە تەرەفدارانی هیچ هەر بەشێکی دیکەیان ناخواانە لە مەرکەزن. جا من گەرەکمەوە بڵێم کە ئەمە ئەوە نییە. ئەوە کە خەڵک داوایەکە ئەوە کە خەڵک 6 ساڵە دالایەت پێ یەکەن و ئەی کەرەخەوە ئەی دەن بە کوشت و دەهاتەکانیان وێرانە بێ و ماڵوێرانە بن دەربەدەن بەخەتەوە ڕۆژێ خەڵک لەقەرە چارەنووسی خۆی دەست خۆی ڕەقەم دیار لە کوردستان عێراقا خەڵک بۆ ئەمە شەڕیان کردو ئەمە خواستی خەڵکە و خەڵک ئەم خەوەی نەهاتە دی ئەم خەوە بەلاخەرە بۆ ڕۆژڕەشی و نامەتی و هەژاری و وەختی زۆر جار من ئەوە لە خەڵکی عادی بیستمە ڕژیمی باس بۆ کەسیفیە لەباری ئابووری ئەو کاتەوە زمان باشتر بوو. بەڵام بۆی من گەرەکمەوە بڵێم کە ئەمە جیایە ئەوە کە تۆ ئێڵەی بەنظرم لەگەڵەوە کە خەڵک داوایەکەن دووشی جیاوازی. هاوڕێ ئاگادارن کە ڕەوتێک بەناو ڕەوتی گۆڕان کە دواتر کۆمەڵێک حرەکەتی لە کوردستانی عێراق ڕێخست و بەناوی دەنگی سەرشەقام و کۆمەڵێک خەڵکیش پشتگیریانی کرد و دەرەنجامی ئەمەش بوو بە هۆکاری کوشتنی و برینداربوونی کۆمەڵی گەنج و لاو لەسەر شەقامەکانی کوردستان. ئەوان لەژێر ناوی بەرژەوەندیەکانی خەڵک خۆیان ڕێخست و خۆیان سازماندا هاتنە گۆڕەپانی سیاسیەوە. بەڵام دوای ماوەیەکە بینین لە چەند هەفتەی ڕابردووە دیسان یەکێتی و گۆڕان لەژێر ناوی بەرژەوەندی خەڵکە دیسان کۆمەڵی ڕێککەوتنامەیان ئیمزا کردووە کە گوایە ئەمان لە ساحەی سیاسی کوردستانە دیسانە گۆڕانکاریەک بە نەفعی خەڵک و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بەگشتی هەنگاوێک هەڵبگرن لە بەرژەوەندی خەڵکە گۆڕانکاریە بکەن. ئەمانەیەوە چۆن ئەبینن ئەمە دیسان ئەو بەری ڕووی سکەکەیە با بڵێن کە کۆمەڵێک گۆڕانکاری ئەکرێت ئەمە ئێوە چۆن هەڵەسەنگێنن ئەوانیش باز دەواکەن کە ئێمە بەردەوام هەوڵمان بۆ ئەوەیە کە بەرژەوەندی خەڵک لە پلەی یەکەما دابنین با بڵێن. من پێم وایە لە پرسیارەکانتە جوابەکەشی داوەتەوە خۆت دوو جریان کە ئەساسەن لە یەک ئستراتیژی لە یەک سیاست لە یەک منبعی سیاسی و کۆمەڵاتی تەغزیەکەن دەورەیەکی مەقطعی کە لە یەک جابن و یەکێکیان ڕادیکالتر قسەکە یەکیان کەمتر یەکیان بەرزتر بەنظر من ئەمە حرکات فیلمێکی کۆمێدی نەکۆمێدی فیلمێک لە سەرەتای هاتن سەر حکمی ئەحزابی ناسکوردن لەم ئەوروپا دەستی پێکرد بەناو سێوێکن کراون بە دەوڵەت عنوانی فیلمەکە ئەمەیە سێوێکن کراون بە دەوڵەت مەبەستی یەکێتی و پارتیە
ئەم فیلمە بەرە لە وڵاتانی ئەوروپاییەوە بەتایبەت لە سوێدیشە ئەمە بەنمایی دەرەوە نیشانی ئەدا کە بەبێ ئەم دوو حزبە بۆ یەک شت تەلاشە کرد بۆ مەنافع و بەرژەوەندی سەرمایەدارانی کورد بۆ مەنافع و بەرژەوەندی خۆیان وەک بەشێک لە سەرمایەدارانی کورد ئەم قسە واقعی بوو ئەم دوانەش عینی شتە ئاخر گۆڕانێک کە لە دڵی یەکێتی نیشتمانی بێتە بەرەوە وە قسەیە زیاتر لە یەکێتی نیشتمانی نەبێت بۆ خەڵکی کورد ئیسە چ جیا بێ و چ دووبارە کابێت کە حد یەکشن بە یەک لە حەزبانە فەڵکەوی ئەوە کە لەسەر لە شێواندنی سیاسی و چاوەشەکردنی خەڵک کەمێک کەمتر ئەکاتەوە بڵێن ئەو گۆڕان ئەو قسەی باشتر بوو ئەم یەکیانە ئەم قسەی باشتر نییە ئیسە کە تقریبا نزیکتر بوونەتە بێت لەم لە حەزەوە قەزەنجە بەڵام باری خەڵکی کوردستان هەر چلمەرەوە بجارن زۆرتر و خراپتر و خراپترە الان تۆ تماشا ڕەفتاری کوردستانەکەی تقریبا وەکو ساڵەکانی 1992 سێ و ئەمانە ئەگەر بێت و بیرتان وەسە ئەو کاتە کە خەڵک خەریکە دەست پێکا بۆ ژیانێک کە احتمالی ئەم ژیانە باش بێ احتمالی بەڵام ئیسا احتمالە لاچوە زانن کە بابگیانە ئەم دڵخۆشیەی ساڵی 1992 کە خەڵکیان بەشکم ئەم ئەحزابانە بن بە خێر و مایە ڕۆژێنمەوەی خەڵکی کورد ئەمە تەواو بوون داستانە خەڵک کامڵە نەمەزانێت ئەڵێن منشەی ئەم ماڵوێرانە ئەم ئەحزابان کە حاکمن لە کوردستانە بەنێزەرم ئەم دوو حەزبش هەر یەکشت بوون و هیچ کامێکیان زیاتر نەبووە و ئەوەش کە یەکیان گردوێتەوە باشترە لەبەر ئەوە کە خەڵکش ئەوش نەما ئەو قسە باسێژ نەما پێ یەکێکیانی واکەم و یەکیان هیچ کامێکیان هیچیان نەکرد ئەوان چوونە دەسەڵات چوونە پارلمان ڕئیسی پارلمان ڕئیسی ئەرتەشەکان لە حەزابێک کە پێشمەرگە بوو ئەوە بەشی ماڵیژێ بەدەستەوانەوە بەڵام دوو سێ ساڵکانی هیچیان لە هیچ نەکرد دەیلەکەیشی ئەوەیە کە ئەمانە بەشێکن لە برژوازی کورد لە سەرمایەدارانی کورد هەر قانونی هەر یاسایە هەر تەلاشی هەر پراتیکی هەر عملکردێکیان بێت بۆ ئەم بەشە لە سەرمایەداری کورد ئەیکەن ئەلئان قەشرێکی کەم 10% لە جامعەی کوردستانی عێراق لە توولی 25 ساڵی ئەخیرا بنێتە ملیاردر هەر بۆکو ئەم ملیاردرن کەیسە تۆ لە ئەوروپا لە شوێن هێندێکانی بینی بەڵام ئەم ملیاردبوونی ئەم قەشەکەمە ئەم بەشەکەمە لە تەبەقەی سەرمایەداری کورد بۆتە باعثەوە کە ملیۆنها ئینسانی کرێکار و زەحمەتکێ لە کوردستان عێراقا باریان 100 بەرابەر باری ژێرە 100 بەرابەر بنسبە بە جەران خراپتر بێت هەرچی ئەمان دەوڵەمەندترە لەم قەشەکەمە بەبارەتر ئەو بەشی قەزیەکە کاتە تەبەقەی کارگر و خەڵکی زەحمەتکێشە زۆرتر و زۆرتر ماڵوێرانتر و هەژارتر و فەقیرتر و نامەتر ئەلئان وای لێهاتووە کە خانووەکەی خۆی کە پارێک ئەگەر بەفەر دەفتەرێکی بە چوار دەفتەریش کەس نایەوێت لەبەر چی لەبەرەوە کە حەجی نییە پوڵ هەڵە زەوانەوە پوڵ و پارە و سەرەتی کۆمەڵگا هەر دەست ئەحزاب و سەرۆکمەدانی کۆمەڵگا ئەوان بۆ خۆیان جارێک قەتیسیان کردو ناخێنە بازار بە شێوەیەکی ناخێنە بازار کە واقعەن هیچی بە قازانجی خەڵک نەبێت من بەسم وەسە کە بلەخێر دەستیان ئەوەتە بینی خەڵک بۆ خۆتان نازانم ئەعتراز و ناڕەزایەتی عمومی مامۆستایان کرێکاتەوە هەر لەوێ بە ڕەسمیەتی هەر ناناسن هیچ مەزایا و حقوقێکی کارگەری وجودی لە کوردستان نییە وەکو ئەوەی کە حتا قوانین نظامی سەرمایەداری لە دنیای ئەمڕۆها دابینیکردو لەوێ مطلقاً موجود نییە ئەوە کە هیچ مامۆستا بۆ شێوە کارمەند بۆ شێوە ئاخر هەمووشەتان بیستوە لە دنیا یەک چوارمی حقوق کە جیالەوە کە 4-5 مانگ 6 مانگ یان نەداوڵن ئەوە لای دەوڵەت با لای ئێمە قەرز بێت یعنی پوڵ و پارەی خەڵک ئەوە هەڵێ بناو قەرز لای خۆیان ڕوئە موچەیەدەن نیوە موچەیەدەن ئەمە ئەو وەزعیەتەسە کە بە قسەی من و بە سوئال و پرسیاری من و تۆ لێرە ئەم ئەحساسە قەلبی و ڕۆحیە کە زەوێ لە کۆمەلگان بەلەخەر هەموو کەس ئەحساسی نیان کە هەموو کەس ناتوانێت ئەمە مەگەر ئەو خەڵکە کە خۆیان مانگها و ڕۆژها و مانگها ئەوێسن بوو کە بزانین منی و موچەیەک بێت ئەوان بتوان لاقل ژەمێک نانی حەسابی لە مانگێکا بخۆنێن ئەوان ناتوانەوە ئەو دەردوڕەنجە ئەحساسکەن نەتەنیا ئەم قسە باسی ئێمە کە ئیسە لێرە لە پشتم کامێرەوە باسەکرێ بوو بەڵێ ئەو دوانە هەر یەکێک کرد باشتریش هەروە بوو کە هەر لە ئەوەیش بێجیانە بێت ئێشەش کۆبوونەکە لەم لە حازەوە باشتر کەسە ناشێت کەمتر سەرشوێنێ با بڕای ئێوە ئەو کاتێک کە وەکو کارتی بازی ئیسپادەیان لێ کردو و ئەو زاڕ و ئەحواڵی نابسامانیان خستە پشتیەوە کە ئەو زاعەکە وایە ئەم جۆرە شتانە یەک بێسڵا ڕێکەوتنی ئەمانە و کاتێکیان لێسێنێتەوە
زیاتر ماهیەتیان بۆ خەڵک ڕۆشنەکە. بان منێش کۆرە بڵانە و کاتەکە خەڵکاتنە مەیدان بە نەسڵی جوان لە کوردستان عێراق لە سلێمانی ڕژانی و شەقامەکان اعتراضیان کرد بە وەزعی موجود لە کوردستان عێراق بە ژیان و گوزارانی ڕۆژانەیان بەدەقی گۆڕان هەڵدان بەرکات. هم هەمدا دێش بە پارتی و هەم تەقەیەکرا و 11 کەس کوژیا و حدود 200 کەس بریندار بوو بە جێگەی خۆی بەڵام ئەو خەباتێ پێدا بکەنەوە ئەو خەباتە و ئەترازە و ناڕەزایەتە عەمیقە لە نێو جامعە بوو ئەوەی پێدا بکەنەوە و ئەم وەکو حیزبێکە پارچە نێوەی ئاڵوگۆڕ و گۆڕان و ئیسلاحات و ئەمانەی بەردەوەکردو قەیری ئەم ماجەرایەکە پێش ئەوە لە ئێرانە ڕوویدا. خۆتان زانان 37 ساڵە لە ئێرانە جەماعەتێک فریبکار قاتڵ جەنایەتکار بەناو ئیسلاح تەڵەب و ئیسلاحگەر لە جامعە ئێرانە بەردەبوون و لە قەرەقەیەکی پارچەمیان هەڵکردو و خەڵکی پێ فری بەدەن 37 ساڵ بەشێک لە خەڵک فری بەدەن بووە کە ئەگەر ئێمە لە حاکمیەت و دەسەڵاتەکەین وەرز ژیانتان باشە بێت ئەبەدەن ئەوانتر خراپتر بێت لە ئەوزاڵ و ئەحواڵێکە کە لە دوای ڕاپەڕینی 1990 کۆمەڵێک ئەحزاب لەژێر ناوی بەرژەوەندی خەڵک هاتنە دەسەڵات و دەسەڵاتیان گرت بەدەستیانەوە و ئێستا تقریبا نزیک بە 3 دەهەیە خەریکن حاکمیەتەکەن و دەرەنجامی حاکمیەتی نزیک بە 3 دەهەی ئەم ئەحزابانە نەتیجەی ئیمڕۆی ئەوزاوەحواڵی کوردستانی عێراقی لێکەوتووە لە بارودۆخێکی ئاوەها نزیک بە 3 دەهە خەڵک و کرێکاران و زەحمەتکێشانی ئەو کۆمەڵگا ئەبێ چی بکەن بەرەو کوێ بڕۆن بەرامبەر بە ئەوزاو ئەحواڵێکە لەو کۆمەڵگا نزیک بە 3 دەهەیە ڕەواجی پیاکرد و ڕۆژ لە دوای ڕۆژ بەجێ ئەوەی کە بڕوا بەرەو باشە بڕوات بەرەو خراوتر ئەڕوا و بەرەو ئوزاعێکی ئاڵۆزتر ئەڕوات و دواتر لە دەرەنجامی ئەم ئەوزاو ئەحواڵە جەریاناتی مرتەجعی ئیسلامی ڕۆژ لە دوای ڕۆژ دەسەڵاتیان زیاتر دەبێت ئەبێت چینی کرێکار و زەحمەتکێشی کۆمەڵگا و خەڵکێکە ڕۆژانە ژیانیان بەرەو مەترسیە بێتەوە بێچی بکە. بە بڕۆی من واقعەتی نێو کۆمەڵگا لە خاوەرمیانە بە تۆری عموم و بە تۆری خاصیش لە عێراق و عێراق و حتا تورکیش ئەوەی نیشان داوە کە مەذهەب و ناسیۆنالیزم بە معنای سیاسیەکەی بە معنای دەسەڵات و حاکمیەتەکەی غیر از ڕۆژڕەشی غیر از کوشتار غیر از مەینەت غیر از برسێتی فەقەت نەداری نائەمنی هیچ چیتری بۆ خەڵکیان نەبوو. زۆر خەڵک بالاخره دەران بۆ خۆش بوو کە ناسیۆنالیزمی کورد وەکو حکوومەتێکی نەوپا بێت خەڵک بزگارەکە هەتا ئەڵفەپڕکیان بۆ کرد شادیان بۆ کرد لەم بەش لەو بەر لە ئێران لەکوێ بەڵام واقعی نیشانیدا کە ئەمەوان نەبوو. نیشانیدا کە کۆمەڵگا تەبەقاتیە پێش ئەوەی کە کێ زمانی کوردیە تورکیە عەرەبیە ئینگلیسیە کۆمەڵگا لە هەموو شوێنێکی کوڕ و خوشبنی ئەم دنیا ئەم کوڕەکە پێڵەن کوڕی زەوی تەبەقاتیە تەبەقەیەکی سەرمایەدار تەبەقەیەکی کارگەرە تەبەقەی سەرمایەدار حاکمە تەواوی سەروەت و ئیمکانات و مادی و معنەوی بەلەخەی کۆمەڵگای هەبەدەستەوە بەلەخەر خەڵک وەلە بەتەوری خاسیش لە خاوەرمیانە بۆ نمونە مصر و تونس بێنەوە بیر خۆتان کە خەڵک چۆن حاکمیەت و دەسەڵاتەکانی لەسەر حکم دابەزن ئێران بێنەوە بیر خۆتان لە 1950 خەڵک ڕژیمێکی گەورە و زلهێزی خاوەرمیانە بەناو ڕژیمی پاشایەتیان دابەزن ناوێکی قودرەت بەڵام چۆن خۆیان نەچوونە سەر قودرەت و خۆیان چۆن حزب و دەسەڵاتی خۆیان بەرنامەی خۆیان استراتیژی خۆیان نەبوو ڕژیم‌های حکوومەت‌های کە ئەمەیان کردوکیان تێکردن چ بەشی کوردیەکانی چێت لە هەر شوێنێک پاشای کوردستان ئەم سەناریۆ هەروایە ئەم سەناریۆ ئەو کۆمەکەی کردو بە خەڵکی کوردستان کە بڵێ بەبنیە من ناسیۆنالیزمی کورد ناوێت لە 25 ساڵ زیاتر فرسەت بێت بە ناسیۆنالیستی کورد ئەیسەیەک ئەڵێ حەجمیە بۆحران بێژن چنین بۆحران ئەوە داعش و پێشانە داوە ئەوە هەزار یەک دیار پێیان بەڵام سەرەتەکان دەستخوایە بەنظرم ئەمە لەلایەک و ئەمە بە کتێب ناکرێت بە تەبلیغات ناکرێت ئەمە ڕۆژنە کردو بۆ خەڵک کە ناسیۆنالیزمیش عینی مەذهب بەنظرم لە جهتی بەژەوەندی خەڵکە بەدەسەڵات ناگات لە جهتی بەژەوەندی قازانجی منفعەتی خۆیان بەدەسەڵات دەگات بۆیە خەڵک ئەبێ تاقە ڕێگەیەکە ئەتوانێت خەڵک نەجات بات خەڵک مەنزورم ئەکسەریتی کۆمەلگایەکە کە 90% کارگەر و زەحمەتکێشان لەبەر ڕۆحی فکری و جسمیۆ بەنظرم چ دەسەڵاتی خۆی ئەو دەسەڵاتی خۆشی بریتێ لە ئازادی بەرامبەری
حکوومەتی کاریگەری حکوومەتێک کرێکاری ئەتوانێت بێتە سەر حکوومەت نەجات با کە بڕۆی من خوازیاری ئازادیە خوازیاری بەرابەریە خوازیاری خۆشبەختیە سەعادەتە هەموو ئەم شتانەیە مسئلەی قەتعی مالکیەتی خصوصیە چون تەواوی منشەی ئەم شتە مەسەلەی مالکیەتی خصوصیە لێدان لە مالکیەتی خصوصیە ئەحزابی کۆمۆنیستی و کاریگەری ئەتوانن باسیکەن هیچ کام لەم حزبانە نهاتن سەر دەسەڵات خەڵک بێژە نەخەی ئەمیش وەکو ئەوان وایە خەڵک تاقە ڕێگەیانەوەیە خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەبێ ئەو پەرچەمە بەرزۆ بێتە جێگاری ئەم پەرچەمانە کەزایانەکە ئیسە وجودی هەیە وەکو پەرچەمی کوردی پەرچەمی مەزهەبیەکان ئەو پەرچەمانە کە ئیسە وجودیانە لە تەواوی دەوڵەتانی دنیا و بە تۆری خاصی ویژە لە خاوەنیانە تاقە ڕێگایە ڕزگاری خەڵک بە نەزەم و کۆمۆنیزمە هیچێکی تر نییە ئەمە واقعەتێک کە بەرچاو کۆتووە دنیای باشترین پرۆگرام و باشترین بەرنامەی بۆ هەر کرێکارێکە وەک ئاوێنە بیخەنێتەوە وەک ئاوێنە سەیری کە بزانایە بەرژەوەندیویتیانە هەر حزبێک هەر جەریانی هەر بۆچوونێکە بتوانێت منفعەت و بەرژەوەند و قازانجی کرێکار و زەحمەتکێش 90% لە جامعە بپارێزێ ئەو 10%ەکەی تریشی ئەپارێزێ چون لە کۆمەلگایەکە کە کرێکاری کۆمۆنیزم ڕاهبەری بێت سەعادەت خۆشبەختی ئەمن ئاسایش بەرابەری ئەمە ئەو شتەیەکە ئەو بەرەکەتی ئەوی پێ بەهێز ئەبێ بەڵام جەمعی سەرمایەداری بن جەماعەتێک سەرمایەدار بەهێز بن کۆمەلگا بەهێز نابێت و لە هیچ وەختێکیشە ئەم زندان و پشت و پشتار و بڕین و سەربڕین و ئاعدامکردن و هەڵواسین و ئەمانە لە هیچ قوانینێکی کاریگەری وجودی نییە بەمانای واقعیکردن چون بەزەرەی دەسێت ئازادی بەمانای واقعیانە ئەو ئازادیە کە خەڵک ئەوەی کە لە نەزێهن و دڵ و مەنافع بەرژەوەندی ئیجابەکە ئەو بەیان کرد ئەمە کە بەناوی دموکراسی بۆ مبارک بەمانای واقعی کەمەدانی کە مەنافعی کۆتەخەتە هینیکە هیچ کابرایەکی هیچ ئینسانێک حتا وەکو تاکە بەشەری سەرمایەدار لەگە سەرمایەکەی کۆتەخەتە ڕەگەڕێتەوە کاری لەسەر هێنۆ نییە سەرمایەداری و نازانم ئەفوکاری کاری لەسەر دموکراسی و هێرەزاری کۆ هیچ دەورێ نابینێ دولای و مەنافعی و قازانجی مادی طبقات تعیین کنندەترین شتێ بۆ ئەوە کە کام دەوڵەت باشە کێ باشە کاریگەر وەختە چارەنووسی خۆی ئەتوانێت بێ بەدەستیەوە کۆمەلگای بەشەری کولەن لە دنیا حتا برژوازی وەختێک خۆشبەخت بێت کە واقعاً بێژە چەتی کۆمۆنیستەکان کرێکاری کۆمۆنیست چون ئەدامی ناکات نایکوژی زندانی گەنیشان نادا زەجربە ناکرێت هیچ ئیشکال لەمانەکە ئەو ئەیکار لەم کۆمەلگانیە بۆ تەنیا ڕێگەیە کە بتوانێت خەڵک ڕزگارکە بە بڕای من غێری ئەمە هیچێکی دیکە نییە سپاس بۆ تۆزەحەکانت هەوڵا ئەگەر لە کۆتاییە من پرسیارێکم نەماوەکو خۆت شتێکی تایبەتت هەیە باسی بکەیت بۆ بینەرانی ئێمە خۆشحاڵە بین بەڵێ سپاسی تۆ سپاسی بینەرانەکەم ئەم مەوزوعێکی توولانیە بەڵام ئێمە بەپەلە لە 20 دقیقە ساعاتێکان لەقەرەت گۆشەیەک ویا زەوایەکی بچووکی ئەم مەوزوع ئەمان باس کرد وەگەرنا خەڵک ئەو ئارزوانەی کە لە سەرەتای هاتنە سەرکاری بەشەریەت و لە دنیا خەڵقبوون بەشەریەت لە دنیا ئەوەیە کە خۆشبەخت بێ ئازاد بێ بەختەوەر بێ ژیانی خۆشی بێ نائەمن نەبێ هەمووی ئەمانە فەقەت کارگەری کۆمۆنیست و کۆمۆنیستەکان بەڕێوەن هیچ جەریانێکی تر هەموویمان ئازمایش دیدە و ناسیۆنالیستەکان لە ئێران لە عێراق لە ئەمریکا لە تەواو دنیا ئەمان نیشاندەوە کە ئەوان غەیرەز خۆشبەختی تەبەقەکەی خۆیان هیچ شتێکی دیکەیان نایە مەزهەبی غەیرەز کشت و کوشتار و بڕین هەموو کەس ڕۆژانە تەلەڤیزیۆنەکە دەکات و زانێت وەی تەنیا شتێکە ڕزگارتەکە خۆتانن بۆ ئاڵا و بۆ پەرچەمەوە کە ئیسە لە ئەمڕوا لە دنیا بێتەرە وجودیە غێرە لەو بڕای من هیچێکی دیکە ناتوانێت خەڵک ڕزگارکە و نەجاتیمە زۆر سپاسی بینەرانی خۆشەویستی یەکەم کە تەحەمولی ئەم ماوە کورتیانە بکەم سپاس بۆ تۆزیحەکانت بینەرانی خۆشەویست هەروەک هاوڕێ عەبدوڵڵای شاری پێدا بەحسێکی لەم بابەتە لە ماوەیەکی کورت نابونجێ بەڵام ئێمە هەروەک ئاگادارن لە بەرنامەکانی تریشا هەوڵمان داوە کە بەردەوام بتوانین ڕووماڵی ئەوزاع و ئەحواڵی کوردستان بکەینەوە و ڕۆژانە بتوانین لەگەڵ ئەو ئەوزاع و ئەحواڵی کە لە کوردستان ڕووەدا دەنگ و ڕەنگی کۆمەلگابێ و لە درێژەی بەرنامەکانیشمان هەوڵمان ئەوەیە کە بتوانین لە هاوڕێیانی تریش لە بەرنامە داوا بکەین لەگەڵمان بن و زیاتر بتوانین دەنگ و ڕەنگی خەڵکی فەقیر و هەژاری کۆمەلگا بێ